بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لەوانەی پێشوە باسی ئەومان کرد کە سەلاح الدین چۆن گەیشتە میسر وەچی کرد لە میسر. باشە خۆمان پرسیارەکەین سەلاح الدینێک ئەیویست بەیت المەقدیس ڕزگارکە. ئەوە خێرە سوڕایەوە بە دەوری بەیت المەقدیسا و دوورکەوتەوە خۆی گەیانە میسر؟ ئەم دووشتە چ پەیوەندیەکی بەوە هەیە؟ تۆ لە چۆ کێشت هەیە و لە چۆ وڵات داگیر کراوە و لە چۆ تۆ شەڕەکەیت و شەڕی لابەلایی و لاوەکی بۆ ئەکەیت؟ سەلاح الدین هەدەفێکی لە مێشکا بوو، پلانێکیشی دوور و درێژی هەبوو، وەکو ئێمە بێبەرنامە نەبوو. سەلاح الدین ئێستا ئەیەوێت قودس ڕزگارکە. بۆ ئەوەی کە بتوانێت قودس ڕزگارکە ئەبێت ئومەتی ئیسلامی یەک خات. بۆ ئەوەی کە ئومەتی ئیسلامی یەخا ئەبێ هەردوو باڵی دەوری قودس، ئەگەر ئەمە قودس بێ کە سەرەکە بێ، ئەم باڵەی ڕۆژ ئاوای میسرە، ئەم باڵەی شامە، ئەبێ هەردوو باڵەکە یەکخا بۆ ئەوەی کە بتوانێت کۆنتڕۆڵی بەیت المەقدیسکە، بەبێ ئەمە پێی ناکرێت. سەلاح الدین تەجروبەیەکی تاڵی هەیە لەمەیە، بۆیە ئەگەر ئەمە نەکات هیچی پێ ناکرێت. بۆیە ماوەی 12 دانە ساڵی 570 تا ساڵی 582 خەریکی ئەمە بوو. سبحان الله، ئینسانێک پلانێکی 12 ساڵی دابنێ، بەڕاستی هونەرە، بەڕاستی ئەم پیاوە عەقڵی زۆر گەورە بووە و ئەیزانی چی ئەکات. خەڵک بە دوای مەسلەحەت و دنیا و شتی لاوەکی خۆیەوە بوو، بەڵام سەلاح الدین نا، زۆر دووربین بوو. ئیساکەن هاتووەتە میسر، تەشریفی هێناوەتە میسر، وردە حکمی ئیسماعیلەکان و فاتمیەکان و شیعەکانی لابردووە. ئێستا ئەیەوێت شتی گەورەترکە، خۆ ناکرێ هەروە بەجێ بێڵێ، نا، ئەبێ گۆڕانکاری کات، وڵاتێک 200 دانە ساڵە خەڵکی حکمێکات، ئەبێ ئەمانە لە ڕیشە هەڵکەنێ، ئەبێ لە بری ئەمە شتی تر بکە. بۆیە سەلاح الدین هەستا گۆڕانکاری دەست پێ کرد. گۆڕانکاری لە چیەوە؟ پێویستی بە باوکی بوو. یەکەم جار جوابی نرد بۆ نورەدین زەنکی، وتی باوکم بۆ بنێرە. کە باوکی نرد نورەدین زەنکی، نەجمەدینی شادی نرد، پێی وت بە سەلاح الدین بڵێ زوو خەلیفەی فاتمیەکان لابا لە میسرە و لە شوێنی ئەو با خەتیبەکان دوعا بۆ خەلیفەی عەباسی بکەن، با سکە و پارە بگۆڕێ بە ناوی فاتمیەکانەوە، بیگۆڕێ بە سکەی عەباسی، با وردە دەستکاری ئەمە بکات و ئیتر کۆتایی بەم حکومە دکتاتۆرە 200 دانە ساڵەیە بێنێ. کە باوکی سەلاح الدین هات، سەلاح الدین چوو بە پیدیەوە، فەرمووی ئودخولوا میسر ئین شاء الله ئامینین. چی یوسفێک وای وت؟ یوسفی کوڕی یعقوب وای بە باوکی و کە باوکی تەشریفی هێنا بۆ میسر. یوسفی کوڕی نەجمەدینی ئەیوبیش وای بە باوکی وتی ئودخولوا میسر ئین شاء الله ئامینین. فەرموو وەرنە میسرەوە. تی باوە گیان، ئەوە دەسەڵاتی کوڕەکەتە، هەمی بۆ تۆ، من هیچم ناوێ، گیانومەتە ئێرە، تۆ پیاوێکی دانا و ژیری، حەزەکەم لەمەوەی دووە تۆ حکومڕان بی، من بەردەستی تەکەم. باوکی وتی کوڕم، ئەگەر خوای گەورە شتێکی تیا شک نەبردیتایە لە دانایی و لە زیرەکی و لە لێهاتووی و لە ئازایەتی و لە حکمت، ئەمەی پێ نەئەبەخشیت، یەخوا پیرۆزی خۆ بێ، من هیچم ناوێ. وتی دە باشە باوە گیان، تۆ خەزینەکانم بۆ بگرە دەست، لایانی مالیم بۆ بگرە دەست، ئەلە ڕەنیا دەستبارێکم بگرە. باوکی هێنایەوە بۆ ئەوەی کە دەستباری بێ، بۆ ئەوەی کە ئامۆژگاری کاری بێ، بۆ ئەوەی کە ئیشەکانی بۆ ڕێخا. سەلاح الدین بە تەنیا نەبوو. سەلاح الدین یەکێ لەو ئیشانەی کە کردی، کۆمەڵێ پیاوی خۆتان ئاسایی لە دەور بوو. هیچ کاتێک شۆڕش گۆڕانکاری بە تاکە کەس ناکرێ. بۆیە بینیت پیاوێکی وەکو قاضی الفاضلی لە دەور بوو. قاضی الفاضل پیاوێکی عاقڵ، پیاوێکی ژیر، پیاوێکی دانا، دایما لە خزمەتی سەلاح الدین بوو. سەلاح الدینی فەرموو من ئەم وڵاتانم بە شمشێری خۆم ڕزگار نەکردووە، بەڵکو بەهۆی قاضی الفاضلەوە ڕزگارم کردووە. واتە قاضی الفاضل ئەو کەڵە پیاوە بوو کە لە پشتی پەردەوە دەرهێنەری هەموو فلیمەکان بوو، ئەو عالمە گەورەیە بوو. بۆیە وا تەسەوڕ نەکەن کە سەلاح الدین بەتەنیا بووە. قاضی الفاضل دیوانی ئینشایی گرتە دەست، جێیشی گرتە دەست، وردە چاوی چان لە هەموو شوێنەکانە، لە بەریدا، لە قەسرەکانە، لە جێیشە،
وردە پارەی بۆ جێیشی سەلاحەدین پەیا کرد بە قووەتێ کرد لە هەر شوێنێکا شتێک ڕووی باە ئەیزانی بە جۆرێک جارێکیان جوان هەڵخست خەریکی موئامەرە و شۆڕشێکن دژی چێ بیکەن دژی سەلاحەدین بیکەن ئەمە گەیشتە چۆ گەیشتە ئیبن النەجا ئیبن النەجا پیاوێکی ئیمانداری موسڵمان بوو بانگیان کرد شیعەکان وتیان ئەمانەوێت ئەم دەسەڵاتی سەلاحەدین قڵب بکەینەوە چۆن چی بکەین چی نەکەین وتی نامەیەکمان پێیە ئەینێرین بۆ خاچپەرستەکان نامەکەیان دایە و ئەویش هات بە بێدەنگ بە سەلاحەدینی وت سەلاحەدین خەڵکی نارد لە ڕێگا نامەکەیان گرت کە نامەکەیان هێنایە نەیان هێش کەس پێی بزانێ ڕۆژێک کە زانی لە شوێنێکا دانیشتون دای بەسەریانە هەر هەمویانی گرت لە شوێنی خۆیان وەرە تۆ 200 دانە ساڵ حکم کەیت لێت گەڕاون بە ئیسراحەت و بە ئاشتی دانیشیت کەس نییە لە ماڵەوە بتگرێ کەس نییە بێتە سەرت کەس نییە مەحکەمەت کە کەس نییە بتکوژێ کەس نییە سژنیت کە لە جواتی ئەو هەموو خوێنەی کە ڕشتت هێشتا تۆ کۆڵنەیت و واز نەهێنیت و بە تەمابی حکمێکی ئێستاکەنا ئیماندارانە هاتووە بیڕوخێنیت بەڕاستی سەلاحەدین حەکیم بوو بەڕاستی پیاوێکی حەلیم بوو بۆیە بانگی عالمەکانی کوتی چی لەمانە بکەین بە یەک دەموتیان قوربانەمانە خیانەتی عوزمایان کردووە لە ملیان بە قەت سەلاحەدینەوە نەتون نەبووە بەڵام ئالێرانەیە توندی ئەوێ دوای باسەکین سەلاحەدین چەند پیاوێکی ڕەحیم بووە تی قوربان بە بەردەمی ماڵەکانی خۆیانە خەڵیان واستە بۆی کە بن بە عیبرەت بۆ خەڵکی بەڵێ بۆیە سەلاحەدین پێویستی بە پیاوی ئاوا بوو پێویستی بە پیاوی وەکو قەرەقوش بوو قەرەقوش گەنجێ بوو لەگەڵ کوێیە هاتبوو لەگەڵ تەقیەدین عومەری برازای سەلاحەدینە خزمەکاری ئەو بوو بەڵامی بینی گەنجێکی زۆر زیتەڵ و لێ هاتووە سەلاحەدین نزیکی کردەوە لە کاتێکە قەسری گرت ئەو هەموو پارە و ئاڵتون و سەروەت و تاج و مرواری و پارەی تیا بوو وتی قەرەقۆش بچۆ ئەو قەسرم بۆ بگرە دەست و ئیدارەیکە قەسر کەوتە بەردەستی قەرەقۆش نەبوایە هەر پیاوێکی تر بوایە لەم سەردەمەیە لە ئەلمانیەکان خیانەتی لێ کرد و پرپۆڵێکی تیا ناهێشت قەرەقۆش نەیهێشت پرپۆڵێکی لێ بچێتە دەرەوە ئاوا دەستی کرد بەسەر ئەو دەسەڵاتەیە قەرەقۆش بە معنای ئەمڕۆ مهندسی عەسکەری بوو مهندسی سەربازی بوو لەبەرەوە سەلاحەدین بینی ئەوە قەلعەی جوان لێدا ئەم پیاوە دەستی زۆر ڕەنگینە ئەم پیاوە ئەتوانێ شورا بە دەوری قاهیرەیە دروستکە ئەم پیاوە پیاوێکی زۆر گەورەیە زۆر ئیداریە سوبحان الله هات چی کرد هات بۆ ئەوەی کە حکمی فاتمیەکان کەم کاتەوە حکمی خەلیفە کەم کاتەوە خەلیفەی فاتمی لابەرێ چی کرد ئەڵێ هەموویانی دەست بەسەرا گرت ژن و پیاوی لێکجاکردنەوە وتیانەوە قەرەقۆش ئاخر ئەمە حکمی قەرەقۆشت خواوەرە تۆ ژن و پیاو لێکجاکەیتەوە وتی نابانەوەیان لێ نەکەوێتەوە سبحان الله سێرین پیاوە چۆن بیری کردوێتەوە فعلەنی جوا بوو هەر خەلیفەنەوەی لێکەوتەوە لە نەوەی ئیسماعیلەکان ئینجا هاتن شتێکی تر پەرتیان کرد ناویان نا شیعەی نزاری کە باتنیەکان و کە خەڵکێکن کە بە درێژایی تاریخ ناویان بە قەرامیتەکان بە خراپی هاتووە لەبەرەوە هەردوو مناڵیان لێ ئەکەوتەوە ئەبوون بە دوو تیرەی تر ئەبوون بە دوو بەرەی تر لەبەرەوە قەرەقۆش حکمێکی زۆر جوانیە کرد زۆر ئیدارەیەکی ڕەک و پێکێ کرد لەولاوە قازل فازل توانی جێیش ڕێخا قەرەقۆش توانی وڵات ڕێخا وڵاتی کردبوو بە ماستی مەی و کوردەڵێ بەڵام بەداخەوە ئەوانەی کە ڕقیان لە قەرەقۆش بوو هەستان چیان کرد هەستیان کتێبێکیان لەسەر دەرکرد الفەشفوش في حکمی قەرەقوش هەڵستان گاڵتەیان بە قەرەقوشە کرد ئەمە کابرایەکی نەسڕانی بوو بۆ ئەوەی کە لە حکمی قەرەقۆش بە بڵێ قەرەقۆشی چی نەزانیوە بیکا بە گاڵتەجار بۆ ئەوەی کە خەڵک بە نوکتەکانی پێ بکەن لە کاتێکا قەرەقوش پیاوێکی دانا نەبوایە 30 دانە ساڵ لە خزمەتی میسر و دەوروبەر و سەلاحەدین و خلافەتا نابوو جێی نابووە بەڵام سبحان الله پیاوێکی زۆر دانا و عاقڵ بۆیە تکام وایە هەر کەسێک لە کووردا لەم دووە ئەگەر حکمێکی دانایی هێنایە پێشەوە توانی وڵاتێک بەڕێوە بەرێ بڵێن ماشەڵڵا ئەڵێ حکومەکەی قەرەقۆشە ئاوا با ئەم نەزرانە چکە مە هەمووی نەزرەی ئیعلامە ئەم خەڵکە لە بەرچاوی ئێمە ناشرینەکات ئەم گەنجە ئەم کوڕە
حتى ئەڵەن کاتی خۆی لە نەسرانیەتەوە هاتووە، موسڵمان بووە، بەڵام زۆری لەدەست هاتووە، زۆری کردووە. سەلاحەدینی ئەمەشەکە ئەنجایەت محکەمەی فیدرالی دروست دەکات، قاضی دانێ لەناو چێ دانێ باشە؟ الفەقیه عیسە الهەکاری، عیسای هەکاری دانێ. ئەم پیاوە خەڵکی چۆ بووە؟ هەکاری بووە، کورد بووە. الله، یعنی حکمی هەموو میسرەیاتە دەست یەک کەس کە ئەتوانێت خەلیفەش حکم کە، خەلیفەش بەڕێوەبەرێ کورد بووە. بۆیە پێتان سەیر نەبێت کە ئیساکە ناچن بۆ منتقەی میسر و سوودان و وڵاتانی تری شام الکوردی ئەبینن لە ئەخیرەوە. مانە هەمووی باو باپیری ئێوە بوون، ساکەنە لەوێ نیشتەجێ بوون و بە غەریبایەتی ڕۆیشتون، لە غەریبایەتیا وەفاتیان کردووە بۆی کە ئەم حکمی خوایە سەر بگرێ. بەڵام ئەمە پایەکانی حکمی سەلاحەدین بوون. سەلاحەدین بەتیانە نەیەتوانی ئەم هەموو شتە بەڕێوە بەرێ. لەبەرەوە عیسا هەکاری لەگەڵا بوو، عیسا هەکاری ئەو پیاوە بوو کە جبۆ مێزەرێکی لەبەرا بوو، دایمە جلی جەنگی بەستە بوو. خۆی بەستە بوو، جوندیە بوو لەبەر دەستی سەلاحەدینە کە لەگەڵ شێرکۆی مامیا هاتبوو. لەو لاشەوە عالم و فەقیهی ئاوا هەرچی سوڵحەکانی سەلاحەدین بوو ئەوەی کرد. بۆیە پیاوێکی زۆر گەورە بوو. ئەم پیاوە دامە لە خزمەتی سەلاحەدینە بوو، خۆی و براکەشی. دواتر براکەی شەهید دەبێ، باسێکی ئینشەڵڵا لە شوێنی خۆیان. بۆیە سەلاحەدین زۆر بە نەرمی، زۆر لەسەر خۆیی هات مەدرسەکانی گۆڕی. ئەزهەری گۆڕی بە حکمێکی تر، محکەمەکان و مەدرسەکانی گۆڕی بە شافعی مەزهەب. الله، ناپرسن مەزهەبی شافعی چۆن گەیشتە ئەو وڵاتانە؟ بەڵێ، هەموو دەرزەکان، هەموو مامۆستاکانی گۆڕی، سەر لە نوێ دیسانەوە مەدرسەی دروست کرد بۆ ئەوەی کە عەقڵی خەڵک بگۆڕێ. چونکە زانی خەڵک بە عەسکەرتاریەت ناگۆڕێ، ئەبێ مەنهەجی خوێندنی بۆ بگۆڕێ، بۆ ئەوەی کە ئەو خەڵکە سەر لە نوێ ئەو جیلەی کە پەروەردە ئەبێ جارێکی تر جیلی سەلاحەدین بێ، جیلی گۆڕانکاری بێ. بۆیە سەلاحەدین هەستات دەستی برد بۆ هەموو وردەکاری جومگەکانی دەسەڵات، مامۆستای هێنا، ئەزهەری گۆڕی، حتا ئەڵێ لە ناو مزگەوتەکانە خانەقای دروست کرد، فەقێکانی گۆڕی. ئێوە پرسیار ناکەن ئێستاکەنەکە لە کاتی نوێژە ئەڵێن اللهم صل على سيدنا محمد لە دوای نوێژەوە، چونکە کاتی خۆی ئیسماعیلیەکان لە دوای نوێژ باسی ئەئیمەکانی خۆیانێ کرد. ئەیانو حەیە على خەیر العەمەل محەممەد وعەلیٌ خەیر البەشەر. وتیان ئەمە جی نابێتەوە لە بانگا، بانگ کاتی خۆی وانە بووە، وتی لای بن، ئەو کەلیمانی بووی زیا کراوە لای بن، وتی ئەی چی بخەینە شوێنەکەی، وتی سەڵەوات لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەوەش ئیمامەکەی خۆمان سەلاحەدین داهێنا، هەتا ئێستاش لەناو کووردا ماوە. بەڵێ بیدعەیە، بە سەلاحەدین زیادی کرد. سبحان الله، ئەم پیاوە چەند عاقڵ بووە. ئیتیمامی بە سۆفیەکانە یان و بۆچی ئیتیمامی پێدەی؟ چونکە ئەیانوت ئەم ئیسماعیلیانە موناسەبە و گریان و باوکەڕۆ ئەم سەرسەریان زۆرە، با سۆفیەکان بێن جۆرێ لە تەواشیح و لە نەشید و لە بەهجە دروستکەن لە ناو عالەمی ئیسلامیە بۆ ئەوەی کە خەڵک هەز نەکات شتێکی ڕێحی و لێون بووە. هەستا بە سۆفیەکان ئەمەی پڕکردەوە. سەلاحەدین زۆر عاقڵ بوو. لەولاوە مەزهەبی حەنەفی، مەزهەبی حەنەفی چێ لەسەر مەزهەبی حەنەفی بوو؟ نورەدین زەنکی. ئەی چێ لەسەر مەزهەبی شافعی بوو؟ سەلاحەدین خۆی. ئەی مەزهەبی مالیکی، ئەی مەزهەبی ئیمامی ئەحمەد، هەر هەموو مەزهەبەکان وەکو خۆی لە بەیانیان ئیشە کرد. یعنی سەلاحەدین بەس عەقڵی یەخستنی وڵاتەکان نەبوو، مەزهەبەکانیشی یەخست کە پێش ئەو شەڕیانە کرد. یعنی ئەڵێ ئیمامێکیان هەبوو لە میسرە، ئەخوشان لە پیاوێکی تون بوو، سەر بە مەزهەبی شافعی بوو. جارێکیان قازی الفازڵە لێ چووم دەرزم لا خوێن لە میسراڵێ ئاوادانیشە، وتی هەستە، وتم چی بووە؟ وتی چۆن پشتێ کردووەتە قەبرەکەی ئیمامی شافعی. هەستە چۆن پشکەیتە؟ ئەڵێ ئەو نەتون بوو، کەسێک لە غەیری مەزهەبی شافعی لە پاڵ عولەماکانی شافعیە بنێژایە چوو ئەسک و پرۆسەکەی دەرێنا، ئەی تۆ ئەم نابێ لەرە بنێشت.
مەبەستم ئەم عەقڵیەتەیە ئەو نەبەسەبەکان تون بوون بەرامبەر بە یەکتری ئەو عەقڵە گەورە ئەو دڵە فراوانەی سەلاحەدین بۆ هەمووی یەخست نەیهێش کەس گلەی لە کەسکە نەیهێش کەس بەر کەس بکەوێ ئەخ زۆر گەورەیە جا لەمەش خۆشتر کورد عەرەب تورک فارس هەر هەمووی یەخست دەژێت دەسەڵاتی خۆیە کورێمە خۆمان پێڕە ناخرێ شارێکمان پێڕە ناخرەیەکەین بە دیک دەکردەوە سەلاحەدین ئەو عەقڵە گەورەیە بێ هەموو ئەمانە بکەیت تەنانەت خەفەتی بۆ کێشە خوارد خەفەتی بۆ خەلیفەی ئیسماعیلەکانیشە خوارد خەلیفەی شیعەکانیشە خوارد نورەدین زەنکی وتی خەلیفەی شیعەکان لابەرە با خەڵک لەمە دووە ئینتیمای بۆ خەلیفەی عەباسی هەبێ هەمویان ڕوو بکەرەوە بەغدا تی بەسەر چاو خەلیفەی شیعەکان خەلیفە عاضدی لابرد دوای ئەوەی کە لای برد نەیەش کەس دوعای بۆ بکە نەیەش سکە و پارە بە ناوی ئەوە دەربچێ لە هەموو پۆستێکی دوورخستەوە هەموو ئیمتیازات و ئەسپ و حیمای و شتەکانی لێسەندەوە ئەلە ئەنجا دوایی زۆری نەبرد وەڵا خەلیفەی ئیسماعیلی خۆمان خۆش وفاتی کرد سەلاحەدین جەماعەتی کۆ کردە وتی کوڕینە وتی خۆزگە ئەم پیاوە خۆ تازە مرد ئەم چەند هەفتەی مابوو خۆزگە خەلافەتەکەمان لێ نەسەنایەتەوە و لە مزگەوتە ناوشتی هەر هەبوایە هەتاوەکو ئەمرد قازل فازڵ بڵێ چی باشە وتی قوربان بەخوا خەفەت کوشتی بەخوا ناوی بمایە هەر نامرد لە مەیسەکەمیان دەستیان کرد بە پێکەنین تیۆ باشمان کرد لامان برد سەلاحەدین بەم قووەتەوە بەم گەورەییەوە ئیشەکانی میسری ڕێخست ئێستا وردە ئەیوێ جێش پێک بێنێ ئەیوێ جی لێ پەروەردەکە ئەنجا وردە هاو بۆ چۆ هاو بۆ جنوبی میسر گەیشتە منتقەیە کە پێوتێ دونگولا جیبالی نۆبا کە لە سوودانە ئیستاکێنە لەسەر ڕووباری نیلە کە تا ئێستا ئیسلامی پێ نەگەیشتووە ئیسلامی گەیانە ئەوێ یەکەم جار سەلاحەدین ئیسلامی بردە ئەو منتەقەیە بۆ ئیستاکەنەش عایلە کوردەکان لێ وجودیان هەیە کە لێ ماونەتەوە ئینجا وردە سەلاحەدین ئاوڕیدایەوە بۆ چۆ ئاوڕیدایەوە بۆ شام بەڵام شام چی لێیە نورەدین زەنکی لێیە نورەدین زەنکی خەبەرێکی گورچک بڕ لە ناو میسرا بڵاو بۆوە نورەدین زەنکی وفاتی کردووە ئەڵڵا سەلاحەدین نامەیەکی نووسی بۆ کوڕەکانی وتی خەبەرێکی ناخۆشم لەلایەن دوژمنەکانی خاچپەرستەوە بیستووە کە نورەدین زەنکی وفاتی کردووە ئینشەڵڵا وانییە ئەگەری جوابێ خوا لێی خۆش بێ نەسیحەتی کوڕەکانی کرد کە تەبابن لە ناو خۆیانە باش بن دوایی کە خەبەرەکە پشتڕاست کرایەوە ئینجا سەلاحەدین 3 ڕۆژ پرسەی دانا لەکوێیە لە ناو میسرا بۆچێ بۆ مامۆستاکەی بۆ نورەدین زەنکی دوای 5 مانگ ئینجا هەستا ئاوڕێکی دایەوە لە چۆ لە شام چکە ناکرێ منتەقەیە بێخاون بێ بەداخەوە کوڕ و برازاکانی نورەدین زەنکی هەستان منتقەی مووسڵ حەلەب دیمەشق حەما حیمس لە بینی خۆیان دابەشیان کرد هەر یەکە ویلایەتێکی کردە دەست و خۆی بچوو کردەوە و ئەم شارە گەورە و ئەم هەرێمە گەورەیان چی لێ کرد هەر یەکە لە شارێکا و خۆیان بچوو کردەوە ئینجا بۆ ئەوەی کە خۆیان پارێزن هەر یەکە و ئیتیساڵی بە خاچپەرستەکانەوە کرد بۆ ئەوەی کە نێن هێرشتی کەنە سەر قووەتەکەی نورەدین زەنکی نەما قووەتەکە پەرد بوو بەسەر کۆمەڵی خەڵکا کە سەلاحەدین ئەمەی بیست ئینجا بەرەو شام هات کە هات کە سوکارەکەی نورەدین زەنکی عایلەی زەنکی ترسان وتیان هەر سەلاحەدین بێتە ئێرە حکم و دەسەڵات لەژێر دەسەڵاتی هەموومانە سێنێ منی ساکێنە الحەمدولیلا بۆ خۆم شارێکم بەدەستەوەیە خوانەی بڕێ هەر یەکە و بۆ خۆی ئاواژیا بەڵام سەلاحەدین شتێکێوێت ئەمان شتێکی تریانەوێت وتیان سەلاحەدین تۆ تەماعێ هەیە لە دەسەڵاتەکەی ئێمەیە بۆیە هاتوویت قاضی الفاضل جوابیانەوە وتی ئێمە تەماعمان نییە ئێمە ئەمانەوێت ئەو پەیامەی کە نورەدین زەنکی باوکتان دەسی پێکرد ئێمە ئەمانەوێت تەواوی بکەین بەڵام بەم پەرتی ئێوە نابێ کوڕم ئەوان ناکری هەر یەکەتان بۆ خۆی مووسڵی ڕاکێشاو ئەو حەلەبی بردووە ئەو شوێنێکی بردووە تەنانەت هەندێک لە مناڵەکانی نورەدین زەنکی ئەوەنە مناڵ بوون
نەیان نەزانی حکمی خۆیان بکەن. بۆیە سەلاح الدین یەکەم جار چوو لە خوارەوە کە دەستی پێ کرد کوێیە؟ حیمس. لە خوارەوە کە دەستی پێ کرد حیمس چووە حەما، ئینجا ڕووی کردە چۆ؟ ڕووی کردە دیمەشق. کە ڕووی کردە دیمەشق چێ ئێستاکەنە قاضی دیمەشقا؟ ئەحمەد کورە لە خوا بترسە. قاضی دیمەشق ئێستاکەنە چێیە؟ کەمالەددینی شارەزووری. عەداوات بوو لەگەڵ سەلاح الدینە. ئەم شارەزووری و ئەویش کوێ؟ ئەمیش ئەیوبی. کورە شانازی کەن، شانازی ها بە قورئان منەم تەریخا خوێنمەوە گەز گەز باڵاکەم، خەریکە سەرم لە سەقفەکەەوە چێتە دەرەوە. یعنی کاتی خۆی ئێمە ئەم وڵاتانەمان ئاوا حکم کردووە. ئەمە کورد بووە کاتی خۆی. ئەو کوردەی ساکەنە سواڵە کات لە هەموو شوێنێکا جێی نابێتەوە. کاتی خۆی لە هەموو شوێنێکا کورد بووە. بەڵێ لەبەرەوە کورد کە تیا هەڵکە و پیاوی گەورەی تیا هەڵەکەوێ ها. سەیری ئەم سەردەمە نەکەن، سەیری ئەم خەڵکە نەکەن، ئەمانە قیاس نین. ئەوانەی کە هاوشێوەی سەلاح الدین نین ئەمانە زۆڵە کوردن. قەت حسابی کوردیان بۆ مەکەن. ئەوەی کە لەسەر منهەجەکەی با پیرەمان نەبوو ئەو کورد نییە لای من. بۆیە سەلاح الدین لەگەڵ کەمالەددینی شارەزووریە هەستا سوڵحی کرد. وتیم بۆ هاتم بۆ دیمەشق، نێڵم زەلیل بن، نێڵم زەعیف بن، نێڵم ئەوە بکەم. کەمالەددین فەرمووی قوربان فەرموو تۆ برا گەورە، ئێمە برا بچووک. شوێنەکەی بۆ چۆڵ کرد. الله لەو گەورەیە. ئینجا وردە وردە کە ئەمە تەواو بووە الحەمدولیلا. سەلاح الدین جەماوەر خەڵک دانیشتوان داوای نەکردووە سەلاح الدین پیاوی چابە وەرە لە خزمەتتاین. سەلاح الدین چۆ ناو دیمەشق بە گوڵ و بە ئاڵتون پێشوازی لێکرا. ئینجا کە ئەمەی بۆ چووە سەر، ئینجا بەرەو چوو بەرەو حەلەب. حەلەب ئێستاکەنا کوڕێکی نورەدین زەنکی تیا ناوی چییە؟ ناوی ئەلمەلیک العادل. ناوی مەلیک عادل ئیسماعیلە. کوڕێکی مناڵە. دار و دەستەکەی نایەڵن تەسلیمی سەلاح الدین بێت، چونکە ئەمان خۆیان مەسلحەتەکانیانەکەوێتە مەترسیەوە. سەلاح الدین نامەی بۆ نارد، دوعای بۆ کرد لەسەر مینبەر، وتی ئێوە برا گەورە و ئێمە برا بچووک، بەلێ تۆ لە من مناڵتری، بەڵام وەفاءن بۆ باوکت. سەلاح الدین زۆر تەنازولی بۆ کرد کە مەلیک ساڵح ئیسماعیلی کوڕی نورەدین زەنکی حاکمی حەلەب خەریب و دڵی نەرم بێت، چی لێ بکەن باشە؟ هەستان لە ژێرەوە زەهریان بۆ کردە ناو چیەوە؟ زەهریان بۆ کردە ناو ترێوە. سبحان الله. ئەو کاتە سرنج نەبووە، تێناگەم زەهر چۆن نەکرێ لە دەرچوونێکا لە ناو باخا دەرخواردیان نا تووشی قۆڵنج بوو. زۆر لە شمێشێ. دکتۆرەکان هاتن وتیان ئەبێ عەرە خۆیتەوە بۆی کە بەرەبە. کوڕێکی 20 ساڵ قۆز جوان مەلیکی وڵاتێک شارێک تێگە عەرە خۆمەوە تەمەنم درێژە بێ تیان نەخێر. تی دێ وەڵڵاهی ناچمەوە بەردەستی خوای گەورە بە شتێکە لەسەری حەرام کردووم لە سکما هەبێ لێم گەڕێن. هەر بۆ وەفاتی کرد. تەمەنی 20 ساڵ بوو. 20 ساڵ. بۆیە سەلاح الدین کێشەی زۆر بوو هەتاوەکو بتوان ئەمە ڕێخا. ئەگە بۆتان باس بکەم، سەلاح الدین چوومە عاناتێکی بینی تا ئەم قەلعانە ڕێخا، هەتاوەکو بتوانێ مووسڵ و حەلەب بخاتە ژێر کێفی خۆیەوە. زۆری پێچوو. هەر 3 دانە جار تەوقی چی کرد؟ تەوقی مووسڵی کرد. مووسڵ ئەو مووسڵێکی ئێستاکەنە ئێمەی بینین نەیتوانی داخلی بێ. خەڵکەکە هاتن وتیان سەلاح الدین تۆ بۆ شتێک ناکەی، بۆ ئاوی دیژلەیان لێ ناگریتەوە. چی؟ بە تەکنۆلۆژیای ئەمڕۆ ئاوی دیژلە ناگیرێتەوە. مهندسیە ناوتی کاکە گەر ئەم ئاوە ڕێڕەوەکەی بگۆڕین لە مووسڵی دوورخەینەوە، وتیان قوربان زۆری پێ ئەتوانین بیکەین، بەڵام زۆری پێچێ، زۆریشی تێچێ. سەلاح الدین وتی لێی گەڕێن، هەر بە سوڵح، هەر بە قسەی خۆش حاولی کرد. کاکە من دەسەڵاتی ئێوەم ناوێ، حکمی ئێوەشم ناوێ، ئەرزی ئێوەشم ناوێ، یەک شتم لە ئێواوێ. وتیان چی؟ وتی ئەگەر چوم بەگشت خاچپەرستەکانە پژگیری بکەن، پشتم بەرمێن، جێشم بۆ بنێرن، با بتوانین قودس بە هەومان ڕزگارکەین.
الله صلاح الدین لە شوایە و خەڵک لە شوایە صلاح الدین چۆن بیرەکاتەوە ئیساکەنە خەڵکە چۆن بیرەکاتەوە اینجا سنجاری ڕازی کرد کە لەگەڵ یابێ اینجا نامەی بۆ ئەربیل نارد بۆ ئەوەی کە لە خزمەتیا بێ ئەربیلەکەی خۆمان هەولێری خۆمان کوردی خۆمان بەسەر مووسڵە بەیعەتی دا بە صلاح الدین الله شانازیە اینجا صلاح الدین وردە وردە بەرەو چۆڕی بەرەو کوردستانی تورکیا ئەزانێ ئەمە قووەتەکە لێرانیایە گەیشتە ماردین بەیعەتیان پێدا و هاتە ژێر خێفی صلاح الدین گەیشتە دیاربەکر گەیشتە ئامەد لە ئامەد چی ڕۆیە لەو شارە کوردیا چی ڕوویە پیاوێک حکمێ کردن ناوی چی بوو ناوی بەها ئەدینی کوڕی نیسان بوو بەهادینی کوڕی چی کوڕی نیسان ئاخ پیا خۆفەتە خوا ئەم پیاوە یان با بڵێین ئەم ناپیاوە هەرچی پارە و سەروەت و سامانی ئەو مەملەکەتەیە ئەو هەرێمەیە بۆ خۆی کۆ کردەوە یەک ئەوەی بە میلەت نایە وا باسەکێ پیاوێکی ڕەزیل چروک ترسنۆک کە صلاح الدین نزیک بۆوە وتی ئادەی خەڵکینە ئادەی بە قوربانی کوڕ بم ئادەی بە قوربانی پێشمەرگە بم ئادەی بە قوربانی غیرەتان بم وتیان چییە تیوە صلاح الدین هاتووە بچن بەرگری لە شارەکەتان بکەن تیانجا صلاح الدین موسڵمانە ئێمە بۆچی بەرگری لێ بکەین وتی عین شەڕ ناکەن تیان نەخێر اینجا صلاح الدینیش ئوسلوبێکی هەبوو وتی نامەیان بۆ فڕێن بە تیر و کەوان نامەی بۆ فڕێیان ئەوت خەڵکینە شەڕ مەکەن من نەهاتووم کەس بکوژم هاتووم عەدالەتتان ناوە بەرپاکەمەوە هاتووم ئەو خێر و خێراتی کە هەیە بەسەر خۆتان ئادا بەشکەم هاتووین ئێمە هەمومان موسڵمانین برابین کەس یەک بین تەبابین خەڵکەکە کە ئەم نامەی صلاح الدینی بیست تەواو بەیعەتیاندا بە صلاح الدین بەڵام ئیساکەنە چێ ماوە ئەم کەڵە پێ ئەم کەرە پێ ئەم نیسانە ماوە ئەم ئیبن نیسانە ماوە کە خەریکە دوو لە ڕوویەوە پیاوەتیشمان لە بەرچاوە خات وتی صلاح الدین چوو ژن و ماڵ و مناڵەکەی بۆ نارد وتی با صلاح الدین نەمکوژێت و لە ناوم نەبێ و شڕم لەگەڵانەکە وتی صلاح الدین سێ ڕۆژم بەرێ سێ ڕۆژەکەی بۆ چی بێ بەڕێیەوە باشە بۆی پارەکەی کۆکاتەوە وتی صلاح الدین سێ ڕۆژم بەرێ باپەر یعنی و کاتە پارە بە بانک حواڵە ناکرا نەخێر ڕقم حسابیشی نەبوو نەخێر لە دەرەوەشتی پێ ناکرا نەخێر پارە هەمووی ئاڵتون بوو لەبەر دەستی خۆیان بوو هەستا لە دەرەوەی دیاربەکر خەیمەیەکی هەڵا من ئەڵێم سی ئێوە بڵێن 300 خزمەتکار 3 دانە ڕۆژ پارە و سەروەت و سامانیان نەقڵ کرد تەواو نەبوو وتی صلاح الدین وتی بەڵێ وتی هەندێک پیاوان بۆ بنێرە با ئەو مەملەکەت و سەروەت و سامانە لەگەڵمان نەقڵکە خاوەنی 3,000 دینار بوو ئەزان نەگاتە چەند 3 ملیۆن ئاڵتون سبحان الله بەمە تێر نەخۆیت ئەی صلاح الدین خاوەنی چی بوو خاوەنی یەک بست ئەرز نەبوو لەسەر ئەم ئەرزی خوایە یەک بست بەڵام صلاح الدین ناوە صلاح الدین ڕقەمە صلاح الدین ئەوەیە کە ئێستاکەنە ئێمە شانازی پێواکەی ئەڵێنەوە باوکی ئێمەیە ئەوە باپیری ئێمەیە بەڵام چێ هەیە ئامادەیە بە نیسان بڵێەوە باپیرە گەوری ئێمە یادی یەک کەس ناوی بیستە بوو پێشەوەی سەباسی کەم نەخێر کەسیش ئامادە نییە شانازی پێوە بکە ئەزانی هەر کەسێ لەگەڵ میلەتەکەی خۆیان ڕاز نەبێت ماوەیەکی خوا کۆشێک هاتەوە کۆشیشی پڕەکە بەڵام بۆ شوێیە بە ڕۆژێک کە میلەت دەی هەستا و لێ قەوما ئینجا نەک فریای پارەکانی ناکەوێ دەریکە فریای خۆشی ناکەوێ دەرباز بێ لە دەست خەشم و لە دەست قینی میلەت ئەو دوو پیاوە عیبرەتن بۆ ئێمە یەکێکیان پیاوێکی بۆ خوا سوڵحاو یەکێکیان پیاوێکی بۆ دنیا سوڵحاو بۆیە صلاح الدین چی بوو صلاح الدین باپیرە گەورەی ئێمەیە بەڵام بەس باری کتێبەکانی بەها ئەدین بن نیسان
کە خۆشی نەیە خوێندنەوە ئەڵێن نزیکی هەزار مجەڵەدی هەبوو. سەلاح الدین 70 دانە گوێدرێژی هێنا، 70 دانە باربەری هێنا تا کتێبەکانی بار کات و بیان با بۆ قادڵ فادڵ. ئەڵێ کتێبەکان یەک کتێبی نەبوو لەگەڵ خۆیان. ئەخێنە خوێنەوە کتێبی بۆ چییە؟ بەس بۆ عەرز دای نابوو، جامیعەیە کردەوە و شتێ کردەوە و خۆی عەرزە کردووانە، بەڵام هیچی لەگەڵ خۆیان نەبرد. ناچار سەلاح الدین هەمووی دا بە کوێمی دا بە قادڵ فادڵ. کەواتە فەرقی چی بکەن؟ فەرقی کەسێ بکەن کە باری دین و خەمی دینەیە بە کۆڵیا لەگەڵ کەسێکا کە باری پارە و سەروەت و سامانەیە بە کۆڵیا. ئەمەیان پێوترێ چی؟ ئەمەیان پێوترێ سەلاح الدینی باپیر. ئەویتیشیان پێوترێ چی؟ پێوترێ ئیبن و نیسانی باجیر. ئەمە بۆ بار کراوە، ئەمە بۆ باربردن کراوە، ئەمیشیان بۆ شانازی کراوە هاتوو ئومەتی ڕزگار کات. بەڵێ خۆشەویستەکانم، لەبەرەوە سەلاح الدین هات ئەم ئومەتەی هەمووی یەخست لەم سەرەوە هەتاوەکو ئەو سەری. بەڵام چێ ماوەی ساکێنە؟ دژمنێکی لەدووت، دژمنێکی پیس، دژمنێکی گڵاو کە ڕەگیان داکوتیوە ئیستاکێنە و کۆڵیش نایان لە میسرەوە هەتاوەکو ئەوێ کە خەلیفەی فاتمی مناڵی لێکەوتەوە، مناڵێکی بوو، ناوی چی بوو؟ ناوی نزار بوو. ئەمانیش تیرەیەک و مەسەبێکیان بۆ خۆیان دروست کرد، ناوی خۆیان نا شیعەی نزاری. ئەم شیعەی نزاریە پیاوێکیان تیا هەڵکەوت بێدەنگ کپ، خۆی فەقیر کرد، خۆی کرد بە دەروێش، خۆی کرد بە دەروێش، خۆی کرد بە حەلەبە بە فەقیری. کەس گومانی پێ نابرد کە ئەمە سینانە. سینان یەکێک بوو لە عەقڵە مودەبیرەکانی ئەمە. وردە وردە خەڵکی بان کرد بۆ مەسەبگەرایی، بۆ پیاوکوشتن، بۆ اختیالات، بۆ ئەوە. کۆمەڵی خەڵکی لە دەوری خۆی کۆ کردەوە. یەکەم هەدەفی چێ بێ باشە کە ئەمانە درێژە پێدەری ڕێبازەکەی میسر و حکمی ئیسماعیلیەکەی ئەوێ بوون. یەکەم کەس کە بیوە بیکوژێ باشە چێ بێ؟ هەدەفی یەکەم چێ بوو؟ سەلاح الدین. ڕۆژێ پیاوێکی نارد گەیشتە خەیمەکەی سەلاح الدین. خەیسان کە لە خەیمەیە دانیشێ پشتێ نەکاتەوە، بەڵام پشتێنی سەلاح الدین قەشل نەبوو. گەیشتە خەیمەکەی و ویستی سەلاح الدین شەهیدکە، فریای کەوتن نەیانهێشت، کوشتیان و کۆتاییان بە حکومەکە هێنا. بەڵام سینان هەر کۆڵی نییە. سینان نەزانی خەڵک بەچی معجەب بوو، پیاوێکی خەتیبی لە بیقی لێزانی زیرەکی لێ هاتوو نەبوو. ئەچوو لەسەر بردێ دانیش بەردەکە قسەیەکە ڕۆ قسەی ناکرد، قڕ و قەپ، نەکەس خوتبەیەکێ بیست، نەکەس قسەیەکێ بیست. ئیتر خەڵک لیان بوو بەخوا. ئەو گەدەمیە کردەوە بە 4 کەسی و ئابڕۆن سەلاح الدینم بۆ بکوژن. ئیتر ئەمانەش نەیان و کاکە بۆ بیکوژنی. سەلاح الدین چی کردووە؟ ئێمە دوژمنی گەورەترمان هەیە خاچپەرستەکان، بۆ سەلاح الدین بکوژین. 4 کەسی بۆ نارد لە کاتێکە سەلاح الدین خەریکی جەنگە لە ناو عەزازە، 4 کەسی بۆ نارد بە ناو خەیمەکەی. بە ناوی چیەوە؟ بە ناوی جوندێتیەوە. وتیان ئەمە جوندی سەلاح الدینی. خۆیان بەستووە، خۆیان مدەجەش کردووە، سیلاحیان پێیە، خەنجەریان پێیە، هەموو شتێکیان پێیە. تا لە سەلاح الدین ئاوان نزیک بوونەوە، هەر 4یان. سەلاح الدین کەوتووە بینیانەوە. سەلاح الدین مەشغوڵە، خەریکی جەنگە، خەریکی ئاراستەکردنی جەیشە. هەر ئەوەی زانیەکێکیان شمشێری دەرهێنا و خەنجەری دەرهێنا، ڕێگای لە سەری سەلاح الدین. سەلاح الدین خوا ڕەحمی کردبوو، خودەیەکی بەستە بوو، بەر ئاسنەکە کەوت. ئەنجا دای لە سەری نەیبڕی. کە وەختی ئەمەیان بینی جێشەکەی سەلاح الدین یەکێک فریای کەوت، ئەمەی کوشت. نەیزانی ئەمەی تریش شمشێری هەڵکێشاو بەرەوڕووی سەلاح الدین، ئەمیشیان کوشت. سێیەم لەو لاو پەلاماری سەلاح الدینیە، ئەویشیان کوشت. 4ەم ڕای کرد، دوای کەوتن ئەویشیان کوشت. بەخاتری خوا، خۆم تای ساکەنۆم زانی ئەمان هاتوون گوێم لێگرن. خۆ من هەمستان تای سۆم زانی دەبە تەڵەبی خۆمانەوە هەنی مزگەوتن. هەمووی خاین دەرچوو. سەلاح الدین دوایی حسابی بۆ سێبەرەکی خۆشی کرد. هەروەکو ئەوەی کە بڵێن سەلاح الدین لەژێر دەستمان دەرناچیت، بۆ چووەچی ئەوە تەوقمان کردووی ئاوە. هەتاوەکو سەلاح الدین دوایی ئەنجا تەوقی حەلەبی کرد، ئەنجا بۆیان چووە ژوورەوە، ویستی قەت و ئامیان کە. بەڵام ئەم جارە ئیتر ئەلێ دایما چوو بۆ هەر شوێنە شورایەکی بە دەوری خۆیان لە دار دروستە کرد بۆی کەس نەتوانێت نزیکی کەوێتەوە.
حمایەکانی نەیانێش کە سەلاحەدین بەو شێوەیە دەستی پێی بگا وەڵە سەلاحەدین بۆیان چوو ئەڵێ کە لیان نزیک بووە ئەو نەدوو لە ڕووی ئێوە بێ ئەوە بوون تەکلیفیان لە خاڵە شەهابەدینی خاڵی سەلاحەدین کرد وتی فریامان کە با سەلاحەدین لێمان خۆش بێ اینجا سەلاحەدین وتی دە بێدەنگ بۆ خۆتان دانیشن کە بن جارێکی تر بە حاولی شتیوانەکەن ئیتفاقی لەگەڵا کردن لەبەرەوە خۆشەویستەکانم سەلاحەدینە بوایە لە هەر قۆناغی لەم قۆناغاونەیە شەید بوایە تیا بچوایە بەڵام ئێوە هەستەکەن قووەتێک هەبوو هێزێک هەبوو خوایەک هەبوو ئەم پیاوەی ڕاگرتە بوو بۆ ئیشێک کە پێی بکات لەسەر دەستی ئەوە بەغیری سەلاحەدین نەبێ بە کەسی تر ناکرا دوای ئەم یەکگرتنەی شام و میسر لەژێر باڵ و لەژێر دەسەڵاتی سەلاحەدین و ئەیوبیەکانە بە پشتیوانی خوای گەورە لە دەرزیدا هاتووە بەردەوام ببین بزانین قۆناغەکانی تری پرۆژەی سەلاحەدین دوای ئەمە چی بوو. سلام علیکم ورحمة الله وبركاته.